مەسیحەکانی شارۆچکەی ئەلقۆش لە باکووری عێراق شەوی شەمەی ڕابردوو لە نێو یەکێک لە کڵێساکانی شارۆچکەکەدا ڕێوڕسمی بۆنەی هەستانەوەی حەزەتی مەسیحیان جێرا. شارۆچکەی ئەلقۆش زۆرینە مەسیحی لە باکووری شاری مووسڵ کە بە قەدی چیاکانەوەیە گروپی دەوڵەتی ئیسلامی هەرگیز نەیتوانی ئەم شارۆچکەیە کۆنتترۆل بکات. ئەمەش لەو دەمەی گروپی ناوبراو کۆنتترۆلی بەشی زۆری پانتایی دەشتینەی کرد. شارۆچکەی ئەلقۆش ژمارەیەکی بەرچاو لە مەسیحیە ئاوارەکانی لەخۆ گرتووە ئەوانەی لە شاری مووسڵ و شارۆچکە و گوندەکانی دەوروبەری ئاوارە بوون. بەر لە داگیرکردنی عێراق لە ساڵی 2023دا لەلایەن وڵاتە گرتوەکانی ئەمریکا مەسیحەکان کەمینەیەکی بەرچاو بوون لە عێراقدا، بەڵام لەم ساڵانەی دواییدا ژمارەی مەسیحەکان ڕووی لە کەمبوونەوە کرد بەهۆی ئەوەی زۆربیان لە تندوتیژی و نائارامی عێراق هەڵهاتن و ڕویان لە وڵاتانی خۆر ئاوا کرد.